ئێرە شەقامی 100 مەتری سلێمانیە. دەیان تیم ڕۆژانە بە درێژایی 32 کیلۆمەتری دەستپێکی پرۆژەکە کار دەکەن. قەیوان گروپ وەک کۆمپانیای جێبەجەکاری پرۆژەکە دەیەوێت پێشوادەی دیاریکراو پرۆژەکە بە کوالیتیەکی باش و شێوازێکی ستانداردی سەردەمیانە تەواو بکات. ئەو کەرەسانەی کە لێرە لە شەقامی 100 مەتری سلێمانی بەکاردێنرێن تەنها هەرەوە نییە و بەکار بێنرێت و بەس، بەڵکو دواتر سامپڵیان لێ وەردەگیرێت و لە تاقیگەی تایبەتدا دەپشکنرێن دووبارە کاریان لەسەر دەکرێتەوە. ئەمانە نمونەی ئەو کۆنکرێتانن کە بۆ دروستکردنی پرد و ئاوبارەکان بەکار دەهێنرێن. لێرە لە تاقیگەیەکی پێشکەوتوودا سامپڵی کۆنکرێتەکان لە ژێر چاودێری ئەندازیاری پسپۆردا بەم ئامێرە دەخرێنە ژێر پەستانێکی زۆرەوە بۆ ئەوەی لە کوالیتی و تەمەنی مانەوەی کۆنکرێتەکە دڵنیابن. ئێمە ئەم شەش پاڵوانە بەپێ ئەو ستاندەر عالمیانە جێبەجێیەکەین. خۆشبەختانە تا ئێستا کۆنکریتی ئامادەکراوی کە بۆمان دێ یاخود داوامان کردووە هەمووی لە ئاستێکی زۆر بەرزایە و هەموو ئەو ئەنجامانی کە وەرمان گرتووە لە پاش وەرگرتنی ئەنجامەکان تێستەکان هەمووی ئەنجامێکی زۆر باشی بەدەستهێناوە. ئەم قاڵبە کۆنکرێتیانە هەندێکیان دوای 7 ڕۆژ و هەندێکی تریان دوای 28 ڕۆژ بەم ئامێرە تاقی دەکرێنەوە. بەپێی بنەماکانی ئەندازیاری کۆنکرێت تا 28 ڕۆژ هەر لە تۆکمەبووندایە. قەیوان گروپ تاقیگەیەکی پێشکەوتوشی بۆ تاقیکردنەوەی گڵی شەقامەکە لە پرۆژەکەدا جێگیر کردووە. بەوتەی ئەندازیارانی پرۆژەکە لە نێوان چەند کیلۆمەترێک و جۆری گڵی خاکەکە جیاوازە. دوای وەرگرتنی نمونەی گڵەکە لە ڕێگەی ئەم تاقیگەیەوە دەزانن زەویەکە تا چەند پێویستی بە کوتینەوە هەیە. ئەو موادی کە بەکارێنی بۆ پڕکردنەوە پێش ئەوەی بەکاری بێنی لە پڕکردنەوەکە ئەبێ بێت لە تاقیگە لێرە پشکنینی بۆ بکرێت، چونکە مواصفات هەنگێ حدودی بۆ داناوە مجموعی پشکنینی بۆ دیاری کردووە بێ ئەو پشکنینانە هەمووی بۆ بکرێ لەوانە ناجح بێ سەرکەوتوو بێ ئەنجا تۆ ڕێگە ئەیەی ئەڵەی فەرموو بڕۆن پڕکردنەوەکانی پێ بکەن و ئیشی پێ بکەن. دوو تیمی ئەندازیاری شارەوانی سلێمانی و بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی سلێمانی لە نزیکەوە چاودێری پرۆسەکە دەکەن. لە ڕێگەی ئەم دوو ئامێرەوە لە کوالیتی کوتانەوەی گڵی شەقامەکە دەکۆڵنەوە. قۆناغی یەکەمی ئۆتۆبانی بابان 32 کیلۆمەترە و 68 ئاوبارە و 7 یەکتر بەری گەورە و بچووک و 5 ئەندەرپاس لە خۆ دەگرێت. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.